خۆشەویستانی جوانم کاتتانشان لاڵقەیەم جارەماندا میوانداریەکی سلە هونەرمەندانەمان کردووە کە ماوەیەکی زۆرە ڕەنگە زۆربەتانتان بڕۆی هەواڵی نوێ و بەرهەمی نوێی ئەم هونەرمەندە بن. ئەو هونەرمەندەش زیادەزادی هونەرمەندە. سەرەتا بەخێراتم دەکەین. زۆر سپاس بۆ هاتنتان بەخێر. کاک زیادە گەر بکرێ خۆت سەرەتا پێناسەیەکی زیادەزاد بکەی بۆ ئێمەش و بۆ بینەران. بەڵێ من ناوم زیادە سعەدە گۆرانیەڵێم لە ساڵی 1983 و تا ئێستا زۆر جاران بە بەردەوامی بە پچراوی لەگەڵ ئەو کارە خەریک بووم. بەرحاڵ تا ئێستاش خەریکم گۆرانیان لێم جار. بەڵێ کاک زیاد لە ساڵی چەندەوە بە تەواوەتی خۆت ئیشارەتت پێدا کە لە ساڵی 82 لەگەڵ 83 لەگەڵ هونەرات تێکەڵبووی. بەڵام ئەگەر بکرێت بەڵێ ئەو تێکەڵبوونە چۆن بوو؟ بەڵێ وەڵاهی ئەوە بە سوودفە بوو لە ڕێگای جارێک هونەرمەندێکمانە گەیاندەوە جێگا کە ناوی کاک جەلال سەعید بوو. ئێمە بەسارەمانە بوو لەگەڵ ئامۆزاکەم و کاتە تر لە ڕێگا بە سوودفە گۆرانی ئەو ئامۆزاکەم داوای لێکردوتی ئەوە دەنجی خۆشە میش گۆرانی بۆ ئەوش پێی خۆش بوو دیارە گوتی وەرە بۆ فەرقە و کاتە فەرقەی هونەری هەولێنە ببوورە فەرقەی هونەرە میلیەکانە تیپی هونەرە میلیەکان لەوێ بۆ یەکەم جار گۆرانی بوو. پاشەوەی کە چوون بۆ تیپە بۆ دوسێ ڕۆژی کە چوون لە تەلەڤیزیۆن کەرکوو گۆرانی. بەڵێ کاک زیاد ئەکرێت تو خۆت ئەڵێی بە ڕێگای سوودفە با بڵێن بەڕێکەوت بوویتە هونەرمەند. ئەکرێت زۆر کات هونەرمەند بەڕێکەوت بێتە هونەرمەندێکی گۆرانی بێش؟ وەڵاهی بۆچی نا ئینسان لەوانەیە تو یەکەم جار بەو نیازەوە نەبێ بەڵام کە دیتت تر خەڵک لە دەورەتەوە خۆشت علاقەت زیاترە بێ بە ئیشەکە بەڕاستی پەیوەندێک دروستەکە کابینی خەڵک لە لایەنێک تۆی پێخۆشە تۆش خۆت ئۆتۆماتیکیان شتێکت بۆ دێکە و بەردەوام بێ لەسەر ئەو کارە. کەواتە تۆ خەونت نەبووە کە بێتە هونەر؟ نەوەڵڵا هەرگیز ناوە. کاک زیاد لەگەڵەوەی کە خاوەنی ڕابردوویەکی باشی لە هونەر گۆرانی و هەروەها ئاوازدانانیشە حەزەکەین بزانین ئێمە لە زۆر لە هونەرمەندەکانە بیستین کە زیادەت زۆر چالاکە زۆر ئاوازش بەخشە بە هونەرمەندەکانی تر و زۆر هۆنداوەشیان پێبەخشە بەڵام حەزەکەین بزانین بۆ کەم تەرخەمی لەگەڵ خۆت. البته ئەو تااقەت و زەوقی مەسەلەن زارە ئینسان کە لە تەمەنێکی زۆر لاویە هەیە لە بۆ گۆرانی گوتن بەڕاستی کە کەمە دەچی بە عمرەوە ئەو تااقەتە نامێنێ بەڕاستی ئینجا ئێستاش کەمە خەریکی گۆرانی زیاتر بوانە نامێ بڕە کە شتێک کۆ ئەبێتەوە لە مشکم دروستێکم حەزەکەم یەک شتێ بی لەگە خۆشم نێڵم ئینجا لە ئەوروپاش بەڕاستی یعنی یەکێک زۆر عوداڵی ئەو شتە نەبێ ناتوانانی گۆرانی تەزیکە گۆرانی تەزیکردن زۆر سەختی هەیە یعنی من ئەو زەوقەکەم لە سەختیەکەی زۆرتر نییە تا بەدایدا بڕۆم زۆر جاران بەڵام بە هەر حاڵی تەرەوە خەریکەمە. ئەگەر ئێستا ئێمە بڕۆینەوە بۆ سەرەتاکانی تێکەڵبوونی لەگەڵ هونەرە یەکەم بەرهەمت چی بۆ کە تۆمارت کردو بڵاو کردوەوە یا یەکەم بەرهەمت کە بە بەرگوێی ئەو جۆگرانە کەوت کە زیادەت ئەدیان ناسی دواتریش بێت؟ بەڵێ وڵای کاتە زۆر منداڵ عمرم 14-15 ساڵ بوو بەڵام نازانم خەڵک لە بیری ماوە گۆرانیە نازانم بەڵام گۆرانی قادری سەیاحی بوو ئەو ئەیوت البەتە نازانم ئاوازی هیچیان تێکستی چێ بەڵام لە دەمی ئەم گۆرانی بێژە کە ناوی قادری سەیاحی لە ئێمە بە سەعیدی قەندی مەشهورە ئەو گۆرانی بێژە گۆرانیەکی ئەو بوو چوم لە تەلەڤیزیۆن کەرکوو گوتم جادا بە دوایویش گۆرانی بەڕاستی خەڵکمەوەتەوە یا ئاوازیانە هێناموتەوە ئەو کاتە خۆم هیچ تەجروبەیەکی نە ئاوازدانانە تێکستانە نەبوو لەوەی شاعری گۆرانی هەندێک شاعری لێبووندایانە ناو ئەنی پێویستی بەو ئەرکەنە ئەکە من بیکەم مەس لێرە لە ئەوروپا یا لە رووسیا و لە ئێران بووم مەجبور بووم لەبەرەوەی کەس نەبوو پێشما تەجروبە ئینسان فێرە بێت کە ئەو شتانە بیکەی بماوەیەک فێری ئەبێت تێکست بنووسیوانە ئەکرێ ئەگەر ئێستا ئەمە بڵێ داوا لە کاک زیاد بکەین ئەو یەکەم بەرهەمەی کۆپلەیەکی چوتیمان پێش باڵێ بەسەر چاو سوتاندوتەم جانی من بسووتێنێ ئاهوون ئاڵای من سوتاندوتەم جانی من بسووتێنێ ئاهوون ئاڵای من هەتاکەی من بکێشم دووری هەتاکەی من بکێشم نازێ هەتاکەی من بکێشم دووری هەتاکەی من بکێشم نازێ دوا دەگەم شەو ڕۆژان من بسووتێنێ ئاهوون ئاڵای من.
دەستەنگت نەبێ کاک زیاد ئەگەر ئێستا تۆ وەک خۆت ئیشارەت بێت لەگەڵەوە ئێمە هەوا ئەو بەدی ناکەین ئەڵێ کە تەمەەن پێپەڕە نازانم خۆت بە پیرەزانی ئێستا بەتەمەن ئەگەر ئێستا گوێت لە هونەرمەندێکی لاو بێ هونەرمەندێکی نوێ کە تازە دێتە بواری هونەریەوە یەکێک لەو بەرهەمانەی تۆی وتبێتەوە یا بیڵێتەوەوان هەست بە چیەکەی وڵا هەلبەتە هەست بەوە ئەوە زاری جوێگەم زام چۆنی وتووە ینی گرنگ نیە هەر هونەرمەندێک گۆرانەڵی هەر کەسێک بێ ینی گۆرانەکە جوان بڵێت جای هەر کەسێک بە بەنازەری من جاکە کاتێکی جوانی وتۆ پێی خۆشحاڵم کە خراپیش بێتە بەڕاستی ناخۆشە ینی بەڕاستی گۆرانی گوتنیش کارێکە ئینسان بێ ئەو کارە خۆت بزانێت هەر لەمەوە پرسیارێکمان لا دروستە خزمەتکردن زۆر جارکەوە ئەوترێت لە خزمەتی هونەرایە بەڕای تۆ ڕاچێ بەرامبەر ئەو وشەیە وشەی خزمەتکردن لە هونەرە بڵێ وڵی نازم ئەو شێ من تەنیا 4-5 زمانی ترزانانی عنی سەیری هونەرمەندەکانی تریشەکەم قەت جملێنە بە وشەی خزمەت بەکاربێنم ستا من گۆرانی ئەڵێم بۆ دڵی خۆم ئەو کارم گۆرانی گوتنی کە تێش کاری کیسیکرێ خزمەتی چی نازانم یانی ئێستا زۆر کارگەرەوە بێ مەسەلا و خزمەت کرد خۆ زۆر لە گۆرانی بێژە کوردەکان واز بێنن خزمەتەکە گەورەترا کەسی وازیش ناهێن و هەر پێشان وایە خزمەتە بۆ نمونان یعنی گۆرانی گوتن ئەوە نییە تو بۆ خاتی یەکێکی تر بیکە یا بۆ هەتا بۆ هیچ شتێک چونکە گۆرانی گوتر عشقێکە خۆشەویستیەکە تو هەتا حەز لەو شتاکەی یعنی ئاتاگە کاریش نەبێ مەسەلەن بۆ نمونە تۆ ئەوە هیوایەتێک تەچبێتن ئارەزوێک تا ئەیکەی بە گۆرانی دەرێبڕ ینی لەزەتێکی لەکەی پێش ناکە مەسەن بیکەمە منەت بەسە خەڵکەوە من خزمەتیان زۆر زۆر پارەش وەرەگرم بەو ئیشە پارە وەرەگرم لە خەچم بۆ حەفلەی خۆ من بەلاش گۆرانی ناڵم کە پارە وەرەگرم زار کۆمەڵی کوریانە خزمەتی هونەری با وەڵا عڕەتی نییە بەو شتێوە کاک زیاد لەگەڵ ئەو هەموو بەخشندەی توە بەرامبەر بە هونەرمەندەکانی تر بەرامبەر زۆربەی لە هونەرمەندانە کاتێککە ئاواز و هۆنراوەیان پێ بەخشی ئەوانیژەی کەنە گۆرانی مامەڵەکردنی ئەو هونەرمەندانە لەگەڵ ئەو ئاواز و هۆنراوەی توە چۆن وڵی بەناسخان مەسلەی ئاوازدانان ئێستا باستا لەوانەیە خەڵک ببین بەڵەوە چیە کابرا باسی خۆی کە ئاوازدانێنەوە وڵی ئاوازدانان من زار ئاوازدانێکی سەرکەوتو نیم بڵێم وەکو ئاوازدانە بەڵام ئالتەرناتیڤ نییە لێرە چەند ئاوازدانەرێکمان هەبوو کات خۆی لە کوردستان ببرە سوالەکە ئەوەنەوە بەڵام بۆی دەچینەوە ئاوازدانەرێک هەبوونا ئەو ئاوازدانەرانش لە زمانی خۆیان بەڕاستی ئەو نوع ئاوازانی کە دانە بۆ ئەو زمانە بونجاوە و تەواو نهاتەوە تر بۆی خۆشیان وازیان هێنا وازیان لە کارەکە هێنا مەجبورم ئێمە کە کەسی تر نەبووی تریش ناتوانین هەر گۆرانی تەرجمەکەینەوە لەوێ بینین وبین ئەوەش ناکرێت مەجبورم خۆم ئەو تەجربێ بکەم هەستیشم کرد ناجیحە لەبەرەوەی کە من ئێڵێم هەستەکەم گۆرانی بێژە لاوەکان و ئەوانە دێن زۆریان پێیان باشە کە بیانێن جا مامەڵەکردیشان لەگەڵیان بە نەزەری من ئەوایە کە من کاتێک ئاوازەکان دەمێ بەڕاستی بۆیان تەزیەکەم دەڵم ئاوا بیڵێن ئەوجە خۆیان دەنجی خۆیان هەیە بەڵامی تر پێم وایە هەمووشیان باش بوونە تا ئێستا باش مامەڵەکردن لەگەڵ دەنگا بۆ نمونە زۆر جار ئەو هونەرمەندانەی کە ئێستا تا ئەمڕۆژ گۆرانیەڵێن با بڵێن تەمرینێک یا شێوە تەمرینێکی دەنگیان نییە تەنها با بڵێن مۆسیقایە تۆ بۆ ئەوانەی چی بەداخەوە چونکە لە کورد گۆرانی گوتن تا ئەو سەدەیە تا قەرنی 21 شواتەوە بێ گۆرانی کەوتن لە زۆر شوێنی کوردستان عیبن جا نەبووە بە باوکە خەڵک دەستی گۆرانی بخوێنێ یان چی خۆی لە مەدرسەیەک یا لە قوتابخانەیەکی گۆرانی خۆی فێرە گۆرانی بکە اینجا هەمویان کە دێن دەبینن مەسەلەن یەک دوو گۆرانیەڵێن خەڵکیش چەپڵیان بۆ لێدا و ئیتر وازان شەکە تەوا بخۆیان یەکسەر لە خۆیانە گۆڕێن جا محاول ناکەن بۆی شت فێر بن بەڕاستی دەنا گۆرانی گوتن لەگەڵ سازێک کە تو فێریە بێ ئالەتێک فێریبی فەرقی نییە بێ بچی بخوێنی لێرە زمانێک هەتا ینی ئێستا نمونە لە هەولێر و سلێمانیش محادی فنون جەمیلە هەیە بەڵام دەرسی گۆرانی گوتن نییە چونکە تا ئێستا ئەو کەلتورە نییە لە ناو کورد ئەگەر ئێستا ئێمە پرسیارێکیش لەسەرەوە بکەین بڵاوبوونەوەی ژمارەیەکی زۆر یا هەوڵدان بۆ ئەوەی کۆمەڵێکی زۆر هەوڵی ئەوە ئەدەن کە بنە هونەرمەندی گۆرانی بێش هۆکاری ئەوە گەڕێنیتەوە بۆچی وڵی ئیتر لە کورد زۆر شت هەیە چاولێکەریە پێشەوەی کە ئینسان خۆی ئارەزوی لە شتێک بێ ئیتر ئەبینن مەسەلەن بەڕاستیش زۆر لە مۆسیقا لێرەکان ئێستا بن بە گۆرانی ژوانی کە مۆسیقایان بە هونەرمەندەکان لێدا حەقیشیانە ئەبین هونەرمەندەکان هەمووی نەخوێندەوە فەقیرانە هیچ نازان چار گۆرانی یەکێکیان لەبەر کردوێن ئێڵێن خۆی هەستەکە ئەو لەو باشترە زانێ ئەرێ بۆ من گۆرانیڵم ئەو کابرا و هەموو خەڵکە چەپڵی بۆ لێ ئەدا و لەو شار بۆ شاربانجەکەن لە وڵات بە وڵات ئیتر ڕانەکێشێ بەڵام ئەوەیە کە ئەبن بە گۆرانی بێژ ئیتر لەوێ ئەوەستن خۆیان پەروەردە ناکەن کە خۆیان پەروەردە ناکەن ئیتر ئەوانیش وەکو گۆرانی بێژەکانی پێشە خۆیانیان وەکو ئێمە هەر لە شوێنی خۆمان لەمێنینەوە ڕێفا دەوەستن کەواتە ئەگەر ئێستا ئەمە بڵێن کاتزیاد پێناسەی هونەرمەندی گۆرانی بێژمان بۆ بکات چۆن ناسێت بەڵێ گۆرانی بێژی
کارێکە لە تو لە ئیشێکدا ئیشێکەکەیکە ئەو ئیش ئەبێ تەجروبەیەکی باشە تا ئەگەر نەشت خوێنده بێ یعنی تعریفی گۆرانی بێژیش ئەوە نییە مەسەن ئێستا من بڵێم وەکو لە کوردستان نازم هەیکەلی بۆ دەکەن و نازم ئەوەی مامۆستای قوتابخانە و شێوا بەکاردێنن لە هیچ فەرهەنگی هونەری دنیانی ئەوشانە یعنی بە مایکل جاکسن ناڵێن مامۆستای قوتابخانە هەرچەندە خۆی ستایلێکیشەیە پێ ناڵێن مامۆستای قوتابخانە یعنی مامۆستای قوتابخانە جە لە لای ئێمە بە خەڵکێکەڵن کە نەخوێندەواریشن بەداخەوە اینجا گۆرانی بێژی بەڕاستی ئەوەندە گەورەش نییە ئەوەندە پیرۆزی کەم هەموو ئیشێک وەکو ئیشەکانێتە بە نەزاری من وایە نازم ئەوەیش من پێم وایە ئیشێکا چی خوێنی فێریە بیچووکەوانەی لە ئەوروپا هاتن فێرە خۆن دەنگ خۆشیش هەموو کەسێک دەنگی خۆشە لە دنیا بەڵام چی ئەزانێ گۆرانی بڵێ ئەوە دەنگی خۆشە کەواتە لەمەوە توانین ئەو پرسیارەش پێم بڵێن کاک زیاد کاتێکە زۆر جارەوە بەرگیەوە کە فڵانە هونەرمەند دەنگی شیاوە بۆ ئەم شێوەیە لە گۆرانی وتن یا ئەو شێوەی تر لە گۆرانی وتن بۆ نمونەک ئەگەر بێوێت شێوازی وتنی گۆرانەکەی بگۆڕێت بۆ نمونەکە سێدەیەک بڵاوکاتەوە بە شێوەیە گۆرانی وتۆ سێدەیەکی تر بڵاوکاتەوە هەندێک گۆڕانکاری تیاکە زۆر جار لە گوێمان لێ بێت کە ئەڵێن حەق نەبووایت کردایە چونکە دەنگی ئەو شیاو نییە بۆ ئەو شێوەیە تۆ بۆ ئەماڵێکی ئەکرێت هونەرمەند تایبەت بێ بە یەک شێوە یا ئەگەر بکرێ باشترە توانای هەبێ دەنگ وەک باسمان لێوە کرد دەنگ مامەڵە لەگەڵ دەنگی خۆی بکە بەڵێ ئینسان هونەرمەند ئەوەل سرت دەبێ صادق بێ لەگە خۆی چی پێخۆش ئەوە بکە قەت جێ نەدا بە خەڵک ئەوەی پێخۆ خەڵک نابێ هونەرمەند لە دوای خەڵک وەستا بێت چی ئەوێ خەڵک چێوی ئەو بیکە و خەڵک نا هونەرمە ئەبێ لە پێش خەڵکەوە بێت زەوق و سەلیقەی ئەوی لە پێش خەڵکەکە بێت تۆ بیشتی نوێ بکەی و خەڵک بەدوای خۆت ڕاکێشی نا من گۆرانی بڵێم ئەوە پێخۆشە لە بەرخاتریەوە یڵم لە بەرخاتریەوە ئەوە ناڵێم ئەوە نییە ئەنجا گۆرانی بێژانەی کە باس ئەڵی دەنجی لەوەشتەوە قسەی ئەو ڕخنەگرانەیە کە لە مۆسیقا نازانن یا خەڵکێک دێ باسی مۆسیقاکەن لە ڕۆژنامەوەشەکە هەلێ نازان فەقەت مۆسیقا بیخوێنیدا تا بزانی باسی کەی و ڕخنەی لێ بگرین بەڵام ئەوانی تر دێن باسێکن دەڵێن ئەوە دەنجی نازەم لەگەڵ ئەو گۆرانە دەوەشێت دەنگ ئالەتێکە وەکو سازێکە تۆ دەبێ بزانێ هەموو زۆرە گۆرانیشی پێ لێ بێ هەموو زۆرە گۆرانیش پێ بڵێ بەڵام ئەوەی کە خۆت پێت خۆشە دایمە لەوەیان سەرکەوتوتری بۆ نمونە من ئێستا گۆر حەیران بێژ بم ناتوانم چون گۆرانی مۆدرن و پۆپ بڵێم بۆ نمونە لەو کارێکتر سەرکەوتووە بەڵام دەنگی من بۆ ئەو تریش هەر ئەبێ ئەگەر ئێستا ئەو نمونەیەمان بەو پێی کە بەڕێزت لێرە خوێندنێکیش تەواو کردووە لەسەر شێوازی مامەڵەکردن لەگەڵ دەنگە ئەگەر بکرێت بە نمونەی گۆرانی ئەو شێوە مامەڵەکردنەمان بۆ ڕوونکەیتەوە یعنی چۆن مەبەستم ئەوەیە گۆرانیت وەک باسمان لێوە کرد شێوەی گۆرانی شێوەی گۆرانی مەسەن بۆ نمونە من حەیرانم لە ژیانم نەوتووە بەڵام کات مێرە یەک-دوو بەرنامەیان لە تەلەڤیزیۆنێکا کردبانجیان کردم لەبەرەوەی بەڵام چوم خوێندمەوە گوێم گرت و فێری بمانی ئێستا زۆریان پێیان وایە حەیران زۆر سەختەوان نییە چکە تو ڕێگا عیلمیکە ئەزانی ئەمە چۆنە سکێڵەکەی چۆنەوە چۆنە تێکستەکەش من خەڵکی هەولێرم بۆ من ئاسانترم بۆ نمونە مەسەلەن ئەگەر حەیرانێک بڵێن بۆ نمونە لەگەڵ گۆرانێکی ئەڵم کە زۆر لێک دوور بن حەیران ڕژە پڕ لە دەرمانە گەردەنی زەردە و پڕ لە مەرزانە داچی حەچیمە و بامی لوقمانە نەوزە دەرێ بابە بەوێ سدیانێ حەزێکە دەنگەرە خۆشە بەران دەستێک بەدان دەردەچی گەلای گرانە ساوە لە ڕیزی بڵێن فۆلک موزیک سویدی پرەمەڵێک موزیک یان گەلەری موزیک فۆلکلۆریە وڵات تو بێ پۆپ بڵێ مەسەن بۆ نمونە مەستا لە سێدێنی وەکەم گۆرانکی ئاوای تێدایە لێرەدا چەندە خۆ بە خاچی عەشقی مەموزی لێرەدا چەندە خۆ وەفادار بم تا کۆتایی ژین بۆ وڵاتی دڵم بەخێر بێ بۆ گۆڵزاری دڵم بەخێر بێ مثلم بۆ نمەوە شتی لێک جیاوازم دەنگت ناتێ کاک زیاد ئەگەر ئێستا بڵین بڵاو بوونەوەی ژمارەیەکی زۆر
یا هۆکاری بڵاوبوونەوەی ژمارەیەکی زۆر زیاد لە با بڵێن زۆر زیاد لە هونەرمەندی گۆرانی بێژ و تا چەند توانیویانە مەسەلەن بەتایبەتی وا بڵێن گۆرانی بێژی سۆرانی کە ئەمڕۆ هەوڵە دەنگ گۆرانی کرمانجیش بڵێنەوەنێ بەڵام ڕەنگە ئەگەر زۆر جا پرسیاریان لێ بکەیت لە زۆر کاتان نەتوان لە هەوو هۆنراوەی کە بە کرمانجی وتویانە تەنا بە شێوەیەکی لەبەرکردن لەبەریان کردو و ئێڵێنەوانێ تۆ هۆی ئەما گەڕێیتەوە بۆچی بەبەستمەوەیە ئەبێ هۆکاری ئەوە چی بێت کە هونەرمەندێکی گۆرانی بێژی سۆرانی هەوڵ بدا گۆرانی کرمانجی بڵێ بەڵام بەبێ ئەوەی لە تێکستەکە بەڵێ ئەوانە بەداخەوە گۆرانیان وەکو مەسلەیەکی تجاری وەکو باسم کرد لە پێشەوە یعنی صادق نین لەگەر ئیشەکە هەر ئەوەش لەبەر ئەوەشە کە گۆرانی بێژانی سۆرانی گۆرانێکی کرمانجی یا بادینی دەڵێن زۆر کەم لە ناو بادینەکان ناو کرمانجەکان شۆهرەت بەدەستێنن بۆ چونکە بۆ خاتی ئەوان وتیانە بۆ خاتی خۆیان ناوتوە من زۆر زار داوا لەم نەکەن ئەڵێ بۆ گۆرانیی بادێ بەڵام من ئەو تێکستەم نەدیوە لە بادینی کە من ڕابکێشێ بچمە ناو تێکستەکە تا بتوانم ئەو گۆرانیە بڵێن نازم گۆرانی بێژەکان لە ئێمە چۆن شعرەڵێن کە تێی ناگەن ئەوە نمونە خۆشکێک لەو ماوەیە لە تەلەڤیزیۆن قسێکرد باسییان لێ پرسیان گۆرانی باسێکوت وڵی نازم مەبزانم هیچێکە کوڕەکە کراوە بە عسکەری باشە تۆ چۆن تێکستێک تێ نەگەیتوانی گۆرانەکە بڵێ لە هەموو دنیا خەڵک دەبێت تێکستەکە لە ناو ئەحساسی تێکستەکە بە گۆرانی بڵێ بەڵام ئەوان نازم ئیتر هەر ئەیڵێن هەر شعرەکە نووسراوە تۆ ئەیڵێن ئیتر معنای هەبێ نەبێ تێ بگاتەی نەگە بۆشە ئەو هونەرە ناپەڕێنێتەوە بۆ سنوورێکی تر نایپەڕێنێتەوە بۆ ناو لەهجەیەکی تر هەتا کرمانجەکانی ژاوە دێن مەسەلەن ئەوە بۆ نمونە بڵێمەوە لە رووسیا بووم چوومە لای هەندێک برادری کرمان گوتیا تو سۆرانی گوتم یەکسەر ئەوەی زارای بۆم لێدا گوتم کاکە من سۆرانیم بەس من ئەوەی زارە ناڵێم کەواتە ئەمانە چیە لە هونەرە هونەری گۆرانی وتن بەتایبەتی لەبەرەوەی شتەکە لە ڕێگاتی ڕاستەوە نەهاتوە لە ئەوڵەوە باسم کرد اینجا ئەو لە ڕێگا و ڕاستەنێت ئەوانە وایە تێگەیشتن گۆرانی بۆ خزمەتە بۆ خەڵکە وان نییە لەبەرەوەش هەر گۆرانی بێژێکی کورد سەرکەوتو نابێ قەت سەرکەوتو نابن ئەگەر ئەمانەتی نەبێ دەبێ ئینسان گوتت ئەمانەت چیە ببوورە وامزانێ ئەڵێ ئەمانەت چییە داوای لە بور نەکەم ئەمانەت لە هونەر زۆر شتێکی پیرۆزە ئینسان کاتێکی گۆرانی چێکەڵێ شارێکی چێڵێ حتا بە دەورێکی کەم بە قسەیەک لە تەلەڤیزیۆناک لە بەرنامەیەکە ئەو ناوی ئەو هونەرمەندە بێنێ هەرچەندە تۆ پارە نادەی بۆ هونەرمەندە هیچی نادەی ئەو شاعیرە هەر کەسێک خۆ دەتوانی ناوی بێنی ینی کابرا هەر حەقی نەخورێ بۆ حەقەکەش یعنی ئەوە نیە بەڵام ینی علاقەی بە ئەمانەت وەک خۆت باس کرد بە ئەمانەتەوە کەواتە گەرەسایمە لە زیادە قات پرسیم چ کاتێک هەستی کردووە مافی خوراوە مافی خۆی لێزەوت کراوە بەڵێ وڵایە من کە هاتم بۆ سوید بەڕاستی باسی کەم بە زەوقێکی ئەگزار زۆرەوە بۆ گۆرانی هەندێک شت لە ئێران فێر ببووم و لە رووسیا و ئەوانە ویستم لە گۆرانەکان معنی لێرە بەکاری بێنم ئەو سەبکەمێ و ئوسلوبانە هاتم چەند گۆرانێکم ئامادە کرد ئەو کاتەش کە باسم کرد شاعیر و شتیوانە بە هەموو مەجبورم خۆم بنووسم تێکستەکانوانە مۆسیقانە کەشماندانە بەڵام ئیترە و کاک زەکەریای کە ئێستا گۆرانی بێژێکی بەناوبانگە ئەو گۆرانیانەی برد بەبێ ئەوەی ڕۆژێک ڕۆژان نەناوم بێنێ قەنا یعنی ئەگە گوتو باشیەوە مەسەلەن هەر نای منی هێنا بە لەوانەیە من لە دڵم ئەوە نەدەبوو بەڕاستی دڵم پێی نەدەشکا بەڵام یعنی بە مەبەستێک باسی ناکردووە نازام زۆر سەیرا یعنی ئەوە تێناگەم ئەو شتێگە لە کورد نەبووە لە میلەتێکی تر بووە قەت نایانە هێش گۆرانی بێژێک بچێتە سەرشانۆ کە گۆرانی خەڵکی تر کاک زیاد کەواتە ئێستا زانیمان کە تۆ لەو ساتەیە مافت خوراوە وەک خۆت ئەسکرد خۆت وەک زیاد ئەسعات هیچ کاتێک مافی هیچ کەسێکی ترت خواردووە بەو شێوەی کە مافت خوراوە نا البەتە گۆرانی خەڵکی ترم وتە من زۆری بەڕاستی ئەو کەسانی کەوتومە یان ناویان نووسیا گە ناویشم نووزە لە مقابلێک تەرزە وتمە گۆرانی فلان کەسە ئەڵێمەوە بۆ نمەڵا بەڵام گۆرانیە کەسێکی تر بۆ خۆی دانادە من بچم وەگەوە من بچم ماڵەکەت مەسەلەن بکەمەوە تۆ لە ماڵە شتەکە بەرم و بڕۆم ینی ئاوایەوە ینی ئەوەیەکی باگڕوندێکی باشی نییە باکراوندێکی باشی نییە ئەوشت تێکستی گۆرانی چی و گرنگیشی چێ بۆ گۆرانی تێکستی گۆرانی منی ژۆکە و زۆبێ و گۆرانی بێژان ئێستا لە کوردستانن پێم گرنگ نەبوو جاران بەڵام سان کە تەجروبەی زیاترە بە اینجا ئازانێت کە چەند گرنگە ئەگەر تێکستەکە زۆر بێ معناش بێ بەڵام تۆ دەبێت ئەو احساسی لەناو احساسی تێکستەکە بیان ئەو تێکستە ئەو احساسی لەسەر تۆ دانەبێ اینجا تێکستی گۆرانی لای خۆمان بە شعر لە قەڵەمێدا ڕاستە لە قالبی شعردا بەڵام تێکست لەگەڵ شعرێکە بۆ شعرە نووسێ فەرقی هەیە ئەوانەی کە شعر بۆ گۆرانی نووسن هەتا لە فارسی پێیانڵێن تەرانەسەرا لە عەرەبیش ناویتری هەیە لە ئینگلیزیش تێکست نووسیان پێ ئەوانە بۆ گۆرانیە نووسن تەنیا بۆ گۆرانی
اینجا ئەو شعرە ئەبێ زۆر زۆر لە خزمەتی لەحنەکەدا بێت اینجا قسەکان زۆر سادە و قسەی مەوزوعی ڕۆژانەش بێت نابێت و تەسویر یعنی وێنەی وا بینیەوە لە ئەوەکەیە کە زۆر سەخت بێ بۆ گوێگرێک تێ بگا خاستن مەسەلەن من دەبێت زۆر بە ئاسانی ئەو مەبەستەی کە هەمە ئەنجا لە 4 خەت 5 خەت مەرجیش نییە درێژ بێت زۆر شاعیرەکانی ئێمە وازن بە شعر درێژی باشە بەڵام وانە لە 4 خەت 5 خەت دەبێت تۆ بتوانانی مەوزوعی کۆ بکەی و بدەیتە دەستەوە ئەوە زۆر گرنگە و زۆر زەحمەتیشە بەداخەوە هەتا ئێستا ئەو فەرهەنگە لە ناو فەرهەنگی کوردیان نییە. کاک زیاد تێکست وەک خۆت باس کرد ئەکرێ ئیتر کاتی ئەوە ناهاتۆ کە هونەرمەندان هەوڵ بدەن ئەو تێکستێک کە وەک بەڕێز ئیشارەت پێدا ئەو تێکستێک کە لە گۆرانیە بەکارێنن لە خزمەتی بەڵێن کلیپی شابێت کە کاتی ئەیانەیە گۆرانی کلیپ بکەن. بەڵێ خۆی ئەگەر بێت و مەسەلەمە جێ لە گۆرانی میلەتانی تر بگرین خۆی لە ئەوڵەوە وایە چکە ئەوان لەسەر مۆزوعێکدا یعنی کە مۆزوعەکەیان دانا تر مۆزوعەکە خۆی هەموو شتێکی تایە بەڵامی ئێمە ئێستاوە ئێمە ئەمانە بیر لەوە بکەینەوە کە مۆزوعمان نییە هەمووی مۆزوعەکان چەند مۆزوعێکە لە ناو کورد هەر ئەسوورێتەوە 100 ساڵ هەر ئەوە ئەسوورێت هەر ئەوە ئەسوورێت هەر ئەو مۆزوعانە ئێنجا ئێستا ئەمانەوێت شتێکی وا بکەن کە پێشەوەی گۆرانەکە دروستکەین فکر لە کلیپەکە بکەینەوە کە زۆر سەرکەوتیت بۆی مۆزوعەکەمان بداتە دەست دەنا بێ مۆزوع دەمێنینەوە وەکو گۆرانێک هەر دەبێتە چاو ڕەشە بە خمارەوە یا ئەو شتانە. ئێستا تۆ پرۆژه ئەوەت هەیە کە تێکستی وا بەکاربێنی لە یا بەڵێن لەو سێدەیە کە بەدەستەوە بڵای بکەیتەوانە تێکستێکی بەکارهێنا بێ کە وێنەی بەڵێن شارەکە ئەوەنە وێنەی بەخشێک کە بتوانین کلیپێکی جوان سیناریۆیەکی جوانیشی بەدان بێت. بەڵێ دوای دانەیەکی خۆم هەیە دوای ئەوەی ئەیخینە سەر بە سێدێکە کردومە کە ئەو شتە دەگەینێت کە تۆ حەز لە کچێکەکەی بڵێن عاجزێک تاموداتی ئاشتەکەی و لە ڕێگاچێکی و لە دەرگاچێکی یانە لەو بابەتان نمونەکەیمان ئێستا پێڵێ یەک کۆپلەی چکیشمان لەوە بوو ئەم شەو هاتووم لەگە ئاش بماوە ئەم شەو هاتووم بیرە و لە ئاشک بەرماوە ئەم شەو لە دوای تەمانی جودایی دێش هاتووم وەک مۆم لاشقت بێت پێماوە هاتووم بۆ بەردەرگا دەرگام لێکاوە هاتووم بۆ بەردەرگا دەرگام لێکاوە. کاک زیاد ڕنگدانەوەی شێوازی فارسی شێوە ئاوازی فارسی شێوە ئەدای فارسیش لەسەر بەرهەمەکانی کاک زیاد یا بە بەرهەمەکانتەوە زۆر زەق و دیارە هۆکاری ئەمە چێت؟ بڵێ ئەنجا ئەوەیە مەسەلای مۆسیقای شەرق بەڕاستی هەمویان تێکەڵاون تا ئێستا ژەمە گۆرانی شەرقی ماوەتوە بەڵام ئەو شتە بەس لە ناو کورد هەیە مەسەلەن لە تورکیا ئەگە ئیبراهیم تاتلسێک بچی گۆرانەکەی وەکو عەرەبی بێ ئەوان پێیان خزمەتێکی گەورەی هونەری تورکی کردووە شتێکی هێناوەتە ناو تورک لە فارسیش هەروەها ئێستا معین و ئەوانە هەمویان سابکێ کەمێک عەرەبیە لەناو فارسە بۆ ویستانە هەندێک گۆرانکاری بەسە هونەری ئەو میلەتەدا بێنن ڕاستە هونەر لە یەک شوێ نابێت بمێنێتە دەبێت لەگەڵ دراوسەکان و نازەمسی تێکەڵاوکە بۆی وەکو چۆن ئێستا نۆتێکی یەکگوتیانەوەی لەدە ئەحساسی یەکگورت و زەوقی یەکگوتی لە مابینی هەموو میلەتان دروست بکە هونەر اینجا بۆ ئەوەش کەوا ئەڵێن من پێم وانە من کە جاران گۆرانی مەوت ئەگە گۆرانەکەم بەڕقی وت بەیانەوە کوردیە ئەگە بە خۆشی بم دەیانوت فارسیە مەسەلەن بۆ نمونە بڵێم ئەوە بکەمەوە دەڵێمەوە کوردی ئەوە خۆشە بەزەگە بڵێم دەڵێن ناوە فارسیە نابێەوە ئەو بەس لەبەر ئەوە خۆشترە ئەوان عقلیان بۆ ناشکێدا باب ئەوە خۆشترە تەکنیکە من چەند محاولەم کردە ئەو دەنگە ورتکەمەوە ئەو بڵێن پێڵێن نەبەرات لەسێمانی لای خۆمان پێڵێن ترێل و شتیا لە تەکنیک تاتوانم ئەو تەکنیکە ورتکەمەوە چەند زەحمەتم کێشاوە کەسییان ئەڵەن ئەوە فارسیە ئەوە هەموو ئەبێ بە تەمرین بیکەیت کەواتەوە خاڵی ئیجابیە بۆ زۆر گۆرانی بێژ بەڵێ کاک زیاد حەزەکەین ئێستا ئەوە بزانین ئاستی ئێستای میلۆدی و تێکستی سۆرانی مۆسیقای سۆرانی لە ساڵانی 60ەوە تا ئەمڕۆ چی زیاد کردووە بەڕای زیادەکات و چیشی کەم کردووە؟ واللهی ئەگەر بینە سەر مەسەلەن باسی ئەم کرد مۆسیقای فۆلکلۆری بێ مۆسیقای فۆلکلۆری وابزانم چەند هەزار ساڵە لە ناو کورد هەروەکو خۆی ماوەتەوە نەخراب بووە نە باش بووە نە پێشکەوتەوە مۆسیقای فۆلکلۆری بەڵام ئەو گەرانی بێژانەی کە لە ئەوروپان بەڕاستی هەمویان بەعام شتێکی باشیان کردە ویستیانە مۆسیقای کوردی لەو بحرانە چی پێڵێن لەو ئەزمەیە دەربازیکەن بیهێنە دەرەوە ئەمجا کە ئێستا هێن ئەو گۆرانی بێژانە بەڕاستی ویستیانە لەگەڵ ڕیتم معاملەیان کرد ڕیتمی غەربی ڕیتمی مۆدێرن بەکارێنە ڕیتمی شێوەکانی تر
لە سالسە و نازانم لە تکنۆ لە پۆپوان لەگەڵ مۆسیقای کوردی ئەو ویستیانە ئەگەر بێت و ڕەخنە گورە کوردیە نامۆسیقیەکان لێیان گەڕنیانی لەو لارە ڕەخنیان لێ نەگرن خەڵک کلیپەکە لێرە ئەڵێن ئەوە نازەم چی هێنە بە تۆ کارە کە ئیشی توێت تۆ ڕەخنەگەرێک دێ لە کارێک ڕەخنە ئەگەرێک کە ئیشەکە بزانێت بەڵێ بەڵێ کاک زیاد زۆر جار لە زۆر هونەرمەندە بیستین کاڵێ فلانە گۆرانیم لەو کاتەیە ئاوازم بۆ هات یا ئەوها ئاوازم بۆ هات ئەوها هۆنراوم بۆ هات ئەو شێوە دەربڕینەیە ئەو شێوە وتنەکە ئەڵێ بۆم هات نازانم تا چەند ڕاستە و تا چەند تۆ خۆت ئەکرێتەوەکەی بۆ دێ بڵێ وڵای گەر چاوەڕێکی هەرگیز نایە ناوانە گۆرانی گوتێن ئاوازدانان شعردانان بەڕێ من ڕاستە جارێک ئینسان بۆی دێ شتێک مۆزیعەکە بە مێشکدا دێ تازە بۆت هاتووە چی شتێکە نووسێ بەڵام هەر کاتێکی بتەوێ ئەبێ بزانی ئەبێ بزانی لەو کاتێ بتێ شعرێک بنووسم ئەو شۆچمە ماڵەوە بۆ گۆرانێک ئەینووسم جا بە هەر شاعیرەکان بڵێن کرچ و کاڵە و نازام چێ بەڵام کە بۆ یەکێکی ملەتێکی لێ باسی مۆزیعەکەی بکەیت زۆر لەوانی پێ باشترە بۆ گۆرانی تەجروبەمان کردو لێرەکەن ئەنجە میلۆدیەکەش ببوورە هەروە ئێستا تو دەچی مەسەلەن دا خەریکەبی میلۆدیەک دروست دەکەی بە هەمووی دروستکردنە بۆ هاتنی چی کاک زیاد تۆ خۆت گۆرانی دێژێکی با بڵێن ڕەگەزی نێری ڕاچێ بەرامبەر ئەو ژنانەیە ئەو ڕەگەزە نەیانەی کە ئەمڕۆ لە بواری گۆرانی وتونە با بڵێن شێوەیەک لە هەوڵدانیان هەیە بۆەوەی کە تێکەڵ بە هونەر بن جاوەندەم هجوم کرد ئێستاوان هەردەم کوژن هەوێیان وەڵی بەڕاستی ئافرەتی کورد لەبەرەوەی لەژێر ئەو چەستانەوە شتیوا دابوونە نەیانتوانیەوە بڵێن لایانی هوەری خۆیان بەرنە پێش بەداخەوە من چەند ئافرەتیشی کوردم دیوە خانمی کوردم دیوە دەنجیان خۆشە بەڕاستی ئیمکانەتی دەنگیان باشە بەڵام کە گۆرانی لەڵن بە ئەحساس پیاوانە ئێڵێن ئەوەشی هۆی کارەکەیەوەیە هەم گۆرانیەکان هی گۆرانی پیاون هەم تێکستەکانیش هەر لەسەر هی پیا بۆ ژنە یعنی عکسەکان کردە ئەتا ئێستا ئەو گۆرانی بێژە ئافرەتانە خۆیان بە دوای ژنێکدا ناچن یا خۆدا داوا لە شاعرێک ناکەن شعرێکیان بۆ دانێک کە ژنا نەبێ کەسی هەدەسن ئەو شاران دەڵێ ینی من نازانم چی بڵم لەگەڵانە ئەگەرێک لەو خانمە گۆرانی بێژانە ڕۆژ بێتە لای کاکزیاد دەسات و داوای تەکستێکی لێ بکە و یا داوای هۆنراوەیەکی لێ بکە و داوای ئاوازێکیشی لێ بکە کەس وەک خۆت دەڵێ پیاوانە نەبێت تا چەند ئامادەیت هەیە وڵی 100% ئەمە حەزمە کرێستەیەک لەو دانە خانمانە بەڕاستی یەک دانە گۆرانی هەر دروستکەم بەڵام با بە گۆرانی ژنانە ئەبێ ئاوا بێ ئێوە کایڵێن بەڵام ئەوەی تر کەسیان نەهاتەوە منیش علاقەکەم بەڕاستی ئەوروپا وایە خەڵک لە کەمێک دوورن لە یەکتری بەڵێ تۆ بۆ خۆت کاکزیاد دوایەوەی کە هاتوویتەتە ئەوروپا وا بڵێن دوایەوەی کە لە کوردستان دوورکەوتویتەوە چ شتێک زۆر ئەو ڕژێنێ بۆەوەی کە بتوانین تەکستێکی جوان نووسی و ئاوازێکی جوانی ژدانێ چ شتێکی ژوات لێ کاکە ئیتر تەواو سارد دیتەوە لە هەموو کارە هونەرەکان وڵی سارد بوونەوە بە نەزەری من چکە باسم کرا منەوە زۆر وا بە قوڵی وەرم نەگرتووە هەتا ئەگەر شتێک ئێستا بچمە حەفلەیەک دوو کەسی لێبێ لە حەفلەکە بەوە سار بمەوە لا ینی وا بە قوڵ نێ گۆرانی بێژی ئیشەکە تۆچی ئیشەکە ئەیکە خۆتەکەی و حەزیش لە ئیشەکەی خۆتە چونکە ئێرە وەکو کوردستان نییە خەڵک بە حەز ئیشی خۆیەکە تۆ کەسی دکتۆریە خوێنی بە حەزی خۆتەچی ئەوە نەبوو شهادە لە کوردستان خەگە دەرەجە نەهێنا ئینێرم بۆ شوێنێکی ترەخواقێنە شتێکی ترەخوێنێ گۆران گوتیش لێرە بە حەزە تۆچی حەزی خۆتە ئیتر وەکو ئیش وەرەگری مەسلەی سارکردنەوە بەڵام بۆ مۆزوع وەرگرتن لە هەر شتێک وەڵام ئینسان کە سەیری فلیمەکە سەیری گۆرانی خەڵکی ترەکایی میلەتەکانی تر و زۆر جاریان تۆ مۆزوعێکە بینی ژیان هەمووی بەڕاستی مۆزوع ئەتوانی شتی زۆر شتی لێ دروستکە کاکزیاد ئەگەر ئێستا پێت بڵێن تۆ لە ساڵی چەندەوە کوردستان بەجێشتە من لە 92 تا ئەمڕۆ چ کاتێک کە دانیشتووی زۆر هەستت بەنامۆیی کردووە و ئەو ساتەش لە گۆرانی بێ یا تەکستێکی شاعری بێ چۆن مامەڵەت لەگەڵ ئەو ساتەیە کردووە واللهی ئەوەندە نامۆیی زۆر بۆ ساتێک نەبە پیاوە تا کاتۆ کامەیان بوو هەمووی هەرهەو بۆ بەڕاستی چ شتێک ڕاد دەکێشێت با بڵێن ئەدباتەوە بۆ ئەو ساتانی یادگارەکانی کرد وڵی زۆر دارن لە تەلەڤیزیۆن کە مەسەلەن ئەو کوردستانە بینمە ئەو شوێنانی کە چوومە ئەوانە بەڕاستی یادگایرێکی خۆشی هەیە بەڵام هەر لەگەڵ ئەو یادگاری خۆشش حەز دەکەم کۆمەڵێک دواکەوتنیشی لەگەڵ بووە کە من لەیە بوومە زۆر دواکەوتو بووم ئەو کاتانە هیچم نەئەزانی لەبارەی هونەرەوە هەرم زانی هەر کەسێک دەنجی
نەرم بووە دەیانگو دەنگی خۆشە مەسەل ئەوە نییە دەنگ خۆشی ئەوە نییە بەڕاستی دەنگ خۆشی ئەوەیە تۆ چە نەزانی گۆرانی بڵێ علمێک ینی بەدا خۆمە ئەوانەمان نازانی جەکە ئەوەشم ببیر بێتەوە ینی ئەو باگراوندشی لەگەڵە کە من شتێکی لەم ساتەیە هەست بە نامۆنیەکەی لەم ساتی ئێستادا لەم ساتی ئێستاە ناوەڵام کەسێک زۆر باتەوە بۆ یادگارەکانی بە بڵێن چ شێوەیەک لەو شێوانی کە زۆر جارێتەوە خەیاڵ واللهی برادێکی خۆم خۆشەویستێکم ئەگەر ئێستا بە زمانی گۆرانی بیدیۆنی چی بێڵێ ئاها ئەگە بە زمانی گۆرانی بیدیۆنەوە خراپە بێت ئەڵێم ئەگەر سەراپە لە شەر نەگوو بێ عشقت ئامە میوانی دڵ بێ گەر تۆ سەرقایە پەڵای هەموو جوانان بی وێنەی خەرامان شیرن دەستانی تازەڕۆیی ئەتۆم ناوێ بەسەر چیتر تۆم تێ ناوێ تازەڕۆیی ڕۆیی ئەتۆم ناوێ بەسەر چیتر تۆم تێ ناوێ پێڵم نامەوێیان ماوەڵەکردنت لەگەڵ هاوڕێ هونەرمەندەکان تا چۆنە واللهی ئەوانەی کە دامێنن بەڕاستی علاقەمان باشە لە کوردستانیش ینی ڕابطە ینی پەیوەندی مابینی هەموو هونەرمەندەکانی شارەکان هەولێر سلێمانی کەرکوب هەتا بادینانیش زۆر پەیوەندێکی چاک بوو بەڕاستی لە خارج کەمە گۆڕا و پەیوەندیانە بەڕاستی چونکە لێرە نەوعێکی ترە لەوێ هەندێک کەلتوری عشاعری هەیە کە ئەو شتەمان بۆ دەپارێزی بەڵام لێرە و کەلتورە نامێنێت ئینسان تەتەڕوفەکە بەلایەکی تردا مەحاولە کاشتی خراپ بەکاربێنی بەرامبەر هونەرمەندە برادەرەکانی خۆیان ئەجا لێرە ئینسان زۆر ئاگای لە خۆی بەڵام بۆچی لەگەڵ ئەو برادرانێکە هەمانە پەیوەندیمان زۆر باشە کاک زیاد تۆ باس لەوە کرد کە ئەگەر ئێمە بێنین شێوە ئاوازێکی یا بە بڵێن کاریگەریەکی چواردەور وڵاتانەی کە لە چواردەوری کوردستان بەسەر ئاواز و ئەدای هونەرمەندیشەوە هەبێ ئەوە شتێکە خاڵێکی ئیجابیە و لە خزمەتی هونەریشایە بەڵام ئەگەر ئێمە ئێستا بڵێن لە ڕووی کلیپکردن و لە ڕووی ئامادەکردنی بەرهەمێکەوە کە دوو هونەرمەندی گۆرانی بێژی کورد هەوڵ بدەن پێکەوە بەرهەمێ باڵێن بەرهەمێک پێکەوە بژڵێن و کلیپی بکەن بۆ هەوڵی ئەوەتان نەداوە واللهی بۆچی نا باسی ئەوم کرد لەبەرەوەی ئەو کەسە ئەبێ یەکێک بێ ئەو گۆرانیە بنووسێتەوە بۆ چەند گۆرانی بێژێک اینجا گۆرانیش وەکو باست کرد کە دەنجی وەکو ئەوی تر بە یاوکرد لە گۆرانی لە دنیا ستایلی هەیە مەسەلەن بۆ نمونە ئەوانەی کە ڕۆکەڵێن یا ڕاپەڵێن یا نازان پۆپەڵێن زۆریان دەنجیان لێکەکە یعنی بە ستایلەکان هەموو یەکە بۆ چونکە ستایل لە خۆمان پێڵێن تابع یان سەب جۆر شێوە گوتن تر ئەو شێوەیە هەمویان دەنجیان لێکەکە بۆ چکە ئەو شێوەکەی واڵێن مەسەن بۆ نمونە من ئەگە مۆسیقایەکی پۆپ بۆ کابرایەکی ئەوروپیش دێدەم کە جێگەری ئەزان ئەڵەوە پۆپە یعنی بۆی غەریب نابێت ئێستا تۆ هەز ناکەی هیچ کام لە هونەرمەندانە بە شێوەیەک لە شێوەکان دەنگیان لە دەنگی تۆ نزیک پێ بۆی کە بکرێ کارێکی وا بکەن بۆچی هەموو هۆ کوردەکان ئەو کورد ئەوەندە ستایلی نییە کورد هەمویان یەکدانە ستایلیان بە هەمویان ئەگەر پرۆژەیەکی وا بکەی کام لە هونەرمەندان دەستنیشانەکەی بۆ ئەو بەرهەمە واللهی ئەخرەوە ئێستا بەڕاستی مەسەلەن زۆرن بەڵام ئێستا داما ناوە بەڕاستی گۆرانێک دروستکەین پێنج شەش گۆرانی بێژ بێداینێن بەڵام ئەو هەر کارێکی دەوێت زەحمەتەوە نمونونەکەیت هەیە یان با بڵێن نمونونەکەی لە خەیاڵتا هەیە یا کلێشەیەکت بۆ داناوە کلێشێ بەڵام دەوێت پرسەکە بە هونەرمەندەکان بکرێت زارە هیچ پرسم بە کەسیان نەکەوێت تا و کارە ناویان بڵەمیان شتێک بڵێن ئەگەر ئێستا ئێمە ڕای زیادەکان بەرامبەر بە هەندێک هونەرمەند بپرسین ڕاچێ بەرامبەر هونەرمەند بڵند قەراخی کە بڵند بڵند ئەوی گۆرانەکە ئەو گۆرانیت ئەیتر ئەوش گەنجێکە و نوعێکە و دەنگی خۆشە و هاتێ گۆران لە هێشتا و تازە بیدایەتەکەی بەڕاستی ئێمە لە مستەقبەل تەماشاکەین زین هونەرمەند نەریمانی دەنگێک خۆشە و خاوەن سەفێکی و ستایلێک خۆیتی مەحاولێکی کردەوە بیپارێزی بشی باتە پێش جێگای ڕێزە ڕۆژکەریمیش دەنگێکی ناسک و خۆشی ئەویش هەر ستایلێکە لەو ستایلە سلێمانیانە سڕ سلێمانیانە کە بە خۆشی زۆر شانازی پێکە دەنگیش زۆر خۆشە گۆرانەکانیش خۆش ئەو هونەرمەندانەی کوردستانی ڕۆژهەڵات بۆ نمونە هونەرمەندێکی وەکو میکایل
میکایلیش وڵا دەنجی میکایلیش گیراییەک و تایبەتێکی خۆشیە من زۆر جاران بینم خەڵک زۆر تەرەفداری پێ لە کام لەو هونەرمەندانی کە باسمان کرد جگە لە بڵند ئاوازی تاونەتێ و تێکستەکەی بڵێ داومە ئەنجا بێ بزانم کاک ڕۆژکەریم کاک بڵند دیدان گۆڤان هەروەها ئەیاد کوڕێکی تازەیە پێڕاگا ئەویش گۆرانیەڵێ دەنج زۆر خۆشە چی تر بوو نازانم مەڵای کاک دڵشاد کاک ئەژدەر ئەوانە کە بە خۆم دامەتێ ئەو کاک زەکەریاش گۆرانەکانی میتۆ بەڵامەوە من خۆم نمدا پرۆژەی کاک زیاد بۆ ئایندە چیە؟ بۆچی؟ بۆ داهاتوو بۆ ئایندە بۆ داهاتوو وڵای خەریکم ئەو سێدەیە کە وەکو کوردەڵێ لەدایک نابێ و لەدایک نابێ نازانم چی لێ بکەم خەریکم لەو ماوەیە بڵاوی کەمە بەڕاستی بەس شتێکم لە ڕۆژنامەیەک نووسی بوو بەوەی باسم کرد بوو کە گۆرانکی ئینگلیزیە لەم لە ناوی بەڵام هەمان گۆرانی هێنامە بە کوردی وتم بۆچی بە ئینگلیزی بڵێم چکە هیچ شتێکی ئیزافە نییە بەڵام ئەگە بتوانم ئەو تابعا بە کوردی بڵێم ئەوە شتێکی باشترە ناکرێت ئەو دوو تێکستە هەردوو شێوەکە بڵێ با بڵێن بە شێوەوارێ وەڵا بەڵام بۆچی کاک زیاد پرۆژەیەک کە کۆمەڵێ هونەرمەند کۆکاتەوانێت بۆ نمونە ئێستا لە وڵاتی تورکی سویدا زۆر نە هونەرمەندانی کە ئەمڕۆ لێراژین دیارە ژمارەیان لە سەرجەم ئەوروپا زۆرترە لە وڵاتی سوید ئێوە بۆ هەوڵتان نایەوە پرۆژەیەکی زۆر چڕوپڕدانێن و با بڵێن شێوەیەک لە با بڵێن تێکەڵکردنێک لەگەڵ یەکترە لە ڕووی بەرهەم و لە ڕووی ئاواز و تێکستیشەوە هونەرمەندی سویدی هونەرمەندی کوردەکانی بەڵێ وڵایی پرۆژەیەکی وا باسم کرد لە بەرەوەی خەڵک لێرە سەرخاڵی ئیشکردن و گۆرانی گوتن لە دەرەجەی دووەمەوە دێ ئەوانتر ئیشیان ێژانی تایبەتیخانە کەمەک سەختە بەڵام بە تەماین بۆ سەری ساڵ زۆر لە هونەرمەندەکان لە ماڵی هونەرمەندێک دانیشینیان لە شوێنێک بەرهەمێکی هونەری بە سەری ساڵەوە پێشکەش بە خەڵک کاک زۆر جار لە هونەرمەندەکانە یەک خاڵ زۆر بەدیەکرێ زۆر جار با بڵێن ئەگەر ڕێم پێ بدەیت بڵێم هەوڵەدەن زۆر جار کە هونەرمەندێک توانایەکی هونەری باشیشی نەبێ و سەلیقەیەکی باشیشی نەبێ هەوڵەدەن هاوکاری بکەن یا بڵێن هەوڵەدەن بە شێوەیەک مامەڵەی لەگەڵا بکەن کە سبەی ڕۆژ ئەویش خۆی بەیەکێک لە هونەرمەندە باشەکان کە توانایەکی تەواوی هەیە لە بواری هونەریە و بە شێوەیەکی تر سبەینێ مامەڵە لەگەڵ هونەرمەندەکانەکە ئەمە بۆ چیەکەن ئەتر باسی ئەوم کرد لە بەرەوەی فەرهەنگی نەخوێندەواری لە ناو ئەمێت و کات شتێک نازانی پێ دوایە وایە مەسەلەن بۆ نمونە تۆ چەند لە موسیقا ئەزانم من چەند لێ ئەزانم اینجا ئەزانم کە چەند دواکەوتوین ئێستا بەرپرسی سەرەکیە لەو بەرپرسی سەرەکەی هونەرمەندەکان خۆیان ئێستا من بەڵێ هونەرمەند چونکە هونەرمەندەکان خۆیان پەروەردە نەکردو بەڕاستی دواکەوتن هەر هونەرمەندێک دێ لە تەلەڤیزیۆن چەندانیان هەیە باسی ئەوم کرد تێکست دەڵێ نازانێ معنای چیە هایەکەیان ئەڵێ لە شارێکی من ئەڵێ لە تێکستێکی منە نەڵێم شارەکەنەوەکە خەڵک بیان ناخۆش ئەڵێ هیچ تشکێک لە نووری لاوی هەرگیز لە بوونم نەماوە خاچی دڵ هەمیشە شەو لە کاروانی ڕۆژ جێماوە ئەو لە خاچی دڵ هەمیش شەو گۆرانی بۆ من جێماوە وەکە وای بڵێ پیکاپ زۆر خۆشە بولبولە خوێنێ هیچ ڕەتێکی نییە بەڵێ کاک زیاد ئەگەر سایمە داوایەکێک لەو بەرهەمانە بکەین کە زۆر لە خۆتەوە نزیکە زۆر لە لاشت شیرینە کۆپلێکیمان پێشکەشکەی کام گۆرانی هەڵەبژێر وڵی گۆرانیەکە ئەوەی کاڵێ ناوم بێنە بە گۆرانی پێم وایە خۆشترین گۆرانی خۆم جەناوەتت ناوم بێنە بە گۆرانی گۆیا دوێشەو بۆ دووری من زۆر گریاوی بەڵام چی بکەم ئاخ کە ناتوانم ناوت بێنم پێر بە زێمانم لێم ببوورە لێم ببوورە ئەو چیرۆکە عاشقێکی سوورە دەنگت نەڕزێ و دەنگ خۆش کاکی زیاد دواپرسیامان ئەوەیە کەی ئەو سێدەی لە دایکە بێ و لە دایک نابێت لە دایکە وەڵڵا بۆ بە مەتەڵ وڵی ئەوە بەتەمام ئێستا و لەو ڕۆژانە خەریکیمە بەڕاستی هەندێک گۆرانی زۆر جارانش باسم کرد گۆرانەکانە گۆڕم کە
بەسەر تاریخی بەسەرچێ ئەبینم شتێکی غەڵەتم کراوە لەوە ئەنجە هەموو جار هەر گۆڕانی دوو دڵیت یا نەوەڵی بەڵام گۆرانی بەسەردادی هەستەکەن چونکە باسم کرد بەوەی ئمە باکرااوندێکی بە خۆتمانیە بۆ شتەکان بە پرۆفشنناڵی ینی بە پرۆفسناڵێنێتە لە ئینگلیزی یەکسەر بە ستاندار باشی بیکەین وانە هەمووی بە غەڵەت کراونجە غەڵەتەکانمان لە مستقبل بۆ چاکە بێتەوە بەرە چاچەکەین کەواتە ناتوانانی ئەو ڕۆژە با پێش سەری ساڵ ئەبێت دەریکەم کات سێدێکە ئەژنا دێ بواز بێنم بەس زۆر سپاس زیادماندومان کردی زۆر سپاس زۆر سپاس خۆشەویستان جوانیم جارشمان کۆتایی هات تا جوانێکی ترە شاد و کامەرامن خواتان لەگەڵ